دووبارە سڵاوتان لەبێت ئەشمەلای تەوەری ئەم ئێوارەی پرۆگرامی کورسات مەگەزین و قسەوباس و گفتوگۆکەم لەگەڵ یەکێک لە شێوەکارە هەرە دیارەکان کە بێگومان ستایلێکی تایبەت بەخۆی و شێوازێکی جیاوازتر کار ئەکات و خاوەنی چەندین تابلۆی زۆر ناوازە و لە چەندین پێشانگاش بێگومان بەشداری کردووە و لە ئێستاە کارێکی جیاوازتر ئەویش نەخشانی بڵین تابلۆیە لەسەر بەرد بە شێوازێکی زۆر پرۆفشناڵ و زۆر جوان و زۆر تایبەت و لە ئایندێکی نزیکی شاوە بڕیارەکە بێگومان ئەم کارانە نمایش بکرێن و بکەونە بەرچاوی بینەر. میوانیم ئێوارەیەم زۆر بەڕێز کەمال داستانە کە بەڕێزیان شێوەکانەوە لە کورسات مەگەزین میوان کاکەمال سڵاو لێبێم کاتت باش. سڵاو لە جەنابتان. زۆر بەخێر بێ ئێمە خۆشحاڵترین بەخێر بێ. با بڵێم چەند ساڵە شێوەکاری چەند ساڵە کاری بڵین شێوەکاری ئەکەیت بە شێوەیەکی دیار کە لە نێو پێشانگاکانە بە بڵین بەشداریت کردووە. یەکەم پێشەنگام لە ساڵی 1984 کردەوە لە هۆڵی مۆزەخانەی سلێمانی ئەو کاتە کە خوێندکار بووم. بەڵام خولیای کاری هوەری هە لە سەرەتای مناڵیەوە لە تەمەنی 6 ساڵیەوە دەست پێ دەکات چونکە ئەوە بەهرەیەکی خوداییە لە ناو ڕۆح و دڵی توە سیر دەبێت وەکو سکێڵی تۆ من لە مناڵیەوە خولیای کاری هوەریم هەیە ئاشتای ڕەنگەکانم حەزم لە کاری وێنەکێشان هەیە نیگارکێشان و تاکو ئێستاش زۆربەی کاتەکان پێوەی مەشغوڵم پێی تا ئێستا کاکەمال خاوەنی چەند پێشانگای تایبەت بەخۆیەتی؟ من یەک پێشەنگام لە سلێمانی کردوێتەوە لە ساڵی 1984 و پێشەنگایەکەم کردەوە لە بەیروت لە لوبنان و لە ئیستانبول لە تورکیا و لە کۆمەڵک پێشەنگا بەشداریم کردووە لە فیستیڤاڵی شێوەکاری لاوان و لە کۆمەڵک مناسەبات و بۆنە نەتەوایەتیەکانە کاتی خۆی و لە دەرەوەی وڵاتیش بە چەند تابلێت بەشداریم کردو لە هەندێک پێشەنگا. زۆر باشە کاتە باباسی ساڵی 1984 بکەم تاوەکو ئێستا. کاکەمال چۆن کاری لەسەر ستایلی شێوەکاری خۆی کردووە لەسەر ئەو ستایلی کە لە دەستپێکەوە کارت لەسەر کردو هەر بەو شێوەیت یاخود بەشێک لە ستایلەکانی نیگارکێشان و شێوەکاری تاقی کردەوە و دواتر یاخود بڵێم شێوەکار مەرجە بەشێک لە ستایلەکانی وێنەکەشان تاقی بکاتەوە بۆ ئەوەی کە خۆی بدۆزێتەوە؟ لە سەرەتادا تۆ بە ئازادی و بەڕەهایی کاری خۆت دەکەیت بە بێترس لەگەڵ ڕەنگەکانە یاری دەکەیت تاکو ستایلێکی تایبەت بە خۆت دەدۆزیتەوە لە کۆتاییدا ئەجینا زۆربەی ستێپەکان دەبڕی هەنگاوەکان دەبڕی بە هەموو جۆرە جیاوازەکان تۆ دەتەوێت کار بکەی لە قەڵەم ڕەساس لە قەڵەم فەحم هەتاکو لە ڕەنگی زەیتی و لە ڕەنگی ئاوی لە پۆستار لە زۆر کاری تر یعنی هەموو ماتریاڵەکان بەکاردەهێنی بووی کە تۆ کاری تابلۆ ئەنجام دەی لە کۆتاییدا تێدەگەی لەوەی کە تۆ دەست و پەنجەر لەگەڵ چیە نەرم دەبێت و حەز و ئارەزوود لەگەڵ چیە دەسازێت. بەشێک لە کارەشەوە کارەکانی تۆ لێرە پیشان ئەدرێم ئەوەی کە من تێبینیم کرد ڕەنگە تۆخەکان یاخڵم گەرمەکان لە کارەکانی توە زیاتر ڕنگدانەوەی هەیە باگراوندێکی هەیە یاخود هەر خۆت بەو شێوەیە دەستڕاهاتووە نە ئەم کارت بەشێک لە ڕەنگە گەرمەکان تایە یەنە بەرچ ڕەنگە گەرمەکان فیگەرەکان زیاتر نیشان دەدەن و ئەمە جۆرەکە لە کاری 3D باشە دوورەکان نیشان دەدەن و ئەو بەشانشی کە نزیکن وەکو ڕەنگە گەرمەکان دێنە پێشەوە جوانێکی تایبەت بە تابلۆکان دەبەخشێت. ڕەنگی ساردیشی تایە نەک هەمووی ڕەنگی گەرم بێت بەشێ لە تابلۆکان ڕەنگە گەرمەکان بەکاردێنی بەڵام هەمیشە من وەکو بینەر بۆ نمونە ڕەنگە گەرمەکان یەکسەر زووترێتە بەرچاوی وانە هەموو ڕەنگەکان بە شێوازێکی گشتی جوانە ڕاستە بێگومان. کێشانی تابلۆیەک لەسەر لەو هەیەک با بڵین کە قەبارێکی گەورەی هەیە بۆ شێوەکار زۆر جار هەیە بۆ پڕکردنەوە قورسە بەڵام چێژێکی تایبەتی پێ بەخشە چجای ئەوەی کە من بەردێک بەقەدەر لەپی دەستم بێدای بنێم و بتوانم کە ڕەنگەکان و ئەو بابەتی من ئەمەوێ لەسەری بکێشم ئەم خولیایە لەکەیەوە دەستی پێ کردووە کاکەمال کێشانی تابلۆیەک نەخشێک لەسەر بەردێک یا خود ڕەنگکردنی ئەمەش هەر لە خولیەکانی مناڵیت بوو یاخود دواتر ئەمە نەخێر ئەو ستایلە تازەی کە پێی دەوترێت لە دنیای دەرەوە پێی دەوترێت 3D مۆنۆتایپ تۆ دەتوانی هەموو ماتریاڵەکان بەکار بێنیت دەتوانیت لەگەڵ ڕەنگە مامەڵەیەکی زۆر تەند دروست بکەیت و
تابلۆ بنەخشێنی لەسەر بەر لەسەر سیرامیک لەسەر کاشی لەسەر قوماشی کانڤاس ڕەنجی ئەکریلیشی ئەڵمانی بەکاردێنی هەموو ڕەنگەکانی تریش دەتوانانی ڕەنجی ڕۆنی بەکاردێنی سوودی لێ وەربگری من تقریبا نزیکەی 2 ساڵێک بەر لە ئێستا لە شاری ئیستانبول لە تورکیا دەرفەتێکی باشم بۆ ڕەقسا کە من گەلەرێکی تایبەت بە خۆمم هەیە لەوێ بۆ کارکردن لە بواری کاری هوەری دەرفەتێکی باش ڕەقسا بۆی کە من پرۆڤێکی باش بکەم بە ستایلێکی تازە مامەڵێکی تەندروستکەم لەگەڵ ڕەنگەکانە بتوانم ڕێبازێکی تایبەت بە خودی خۆمم هەبێت ئەزبوونێکی باش بوو ئەو مدەی کە من لەوێ کارم کردووە بڕێنی سنوورەکان و بردنە دەرەوەی کاری هونەرمەندان با بڵێم نەک تەنها بۆ شێوەکاری بۆ هونەر بە شێوەیەکی گشتی کە لە سنووری وڵاتی خۆی ئەیباتە دەرەوە بێگومان هەم بۆ خۆی بۆ کارکردنی خۆی و هەم بۆ بڵێن ناساندنی هونەرەکەش بەدەرەوە و چێژی چاوی بینەریش ئەمەش بۆ خۆی گرنگی خۆی هەیە بۆ هونەرمەندەکان تۆ ئەم سنوور بڕێنە چۆن پێناساکەی بۆ کارە هونەریەکانی خۆت بەوەی کە لە بەشێک لە وڵاتانی هەم دراوسێ و بەشێک لە وڵاتانی ئەوروپاش کوامەژێت پێکرد کارەکانت نردووە و بینەریان هەبووە گۆڕینی لۆکیشن ئەفکار و بیرۆڕاکانی مرۆڤ دەگۆڕێت کاتێک تۆ سەفەر دەکەی بۆ جێگایەکی تازە ئەفکاری تازە و بەرنامەی تازە دێتە ژیانتەوە گۆڕانکاریی تەواو لە ژیانی تۆدا دروستە بێت لە شێوازی ڕەفتار و کردار و ئاکار و بیکردنەوەکانت بۆیە تۆ بە شێوازێکی گەورەتر و بەرفراوانتر تەماشای دنیا دەکەیت مێشێکی فراوانترت دەبێت ئەفکارێکی فراوانتر بۆ کارکردن و کەش و هەوایەکی ساز و لەبار دەڕەخسێت کە تۆ بتوانی کاری جوان ئەنجام بەی داهێنان کەی وەشاکاری گەورە بخڵقێنیت بۆیە کاریگەریشی پۆزتیڤی هەیە کە تۆ سەفەرکەی بگەڕیت ئەوە لە شوێنی تازە ئەفکاری تازە دێتەکایە بوونی گەلەریەکەش تا چەند ئاسانکاریە بۆ تۆ بۆ ئەوەی کە زۆر کاتێ بە بڵێن نەگەڕێت بە دوای شوێنێکا کە خۆت بە دڵچا لە ڕووی بەشێک لەو ستانداردانێک کە هەیە بۆ نمایشکردنی کاری شێوەکاری با بڵێن بە تایبەتی ئەمە تا چەند ڕێگە خۆشکار بۆ تۆ ئاسانکاری بۆ تۆ بۆی کە خێراتر کار بکەی وەکو شێوەکارێک کاتێککە تۆ گەلەریەکت هەیە با بڵێن مەرسەمێکت هەیە بۆ خودی خۆت کار دەکەی بە سەربەستی و ئازادیشی ڕەها تۆ سەربەستیت هەیە لە کارکردن مامەڵێکی جوانەکەی لەگەڵ ڕەنگەکان لەگەڵ ڕەنگەکانە دەتوێی قسە دەکەی ئەوەی کە پێت خۆش بێ ئەنجامی لە کاری هوەری هۆکارێکی باشە فاکتەرێکی بەهێزە بۆ سەرکەوتن کاتێککە تۆ وێنەکان دروستەکەی چەند تابلێت دەنەخشێنی بۆ دڵنەوایی خۆت کاوەکو سەپۆرتی تۆ تەژێعت بکات زیاتر دڵخۆش بی ئاسوودە و بەختەوەربی تابلۆکانی خۆت کارە هوەرەکانی خۆت بە چوار دەوری خۆتدا بە دیوارەکانە هەڵدەواسی و هەندێکی لەسەر ستان دادەنیت و لە نزیکەوە یا لە دوورە تەماشایان دەکەیت چێژێکی تایبەتی بەڕۆحت دەبەخشێ زیاتر پاڵنەرێکی بەهێزی پۆزتیڤە ئەرێنی بە شێوازیشی وە کە تۆ بتوانی باشتر کار بکەیت. پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم کە تابلۆکان بۆ نمونە کە لەسەر خواستی بینەرەیە خۆت دروستیانەکەیت بەڵام هەریەک لە ئەم بەردانی کە ئێستا هاوکارانم شانمانی ئەیان پێم خۆشە باسێک لە بەردەکە بکەین بەردەکە هی کوێ و دواتر چۆن ئەم ڕنگانە بوونەوە بۆ پێی قەباری بەردەکە ڕەنگەکاندا ئەنەیت بە پێی شێوازی بەردەکە ڕەنگەکانی بۆ داانی دیاخۆت ئەم کارکردنە لەسەر بەر چۆنە؟ من بەگشتی سروشتم زۆر خۆش دەوێت مرۆڤ دەتوانێت لەگەڵ سروشت تا بە تەواوەتی ئاش بێتەوە چونکە ئێمە کوڕی ئەو سروشتەین باشە ئەتوانین بەردەکان لەگەڵ بەردەکانە مامەڵێکی باشمان هەبێ بۆ کارکردنی هوەری بەردەکان لە ئەندازەی بچووک بۆ ئەندازەی زۆر گەورە ئێمە توانین کاری جدی لەسەر بکەین و ڕەنجیان بکەین نیگاری جوانی لەسەر بنەخشێنی ئەو ڕەنگانە ڕاستەوخۆ بەکار بێنیت بەردەکان بەردی ئاساین بەردی سروشتین هەموو ئەو بەردانی کە لە شواردۆری خۆمانە دەبینرێن و کاری جوانیان لەسەر دەکرێت و دانانی ڕەنگەکان کاکەمە زۆر تایبەت دەیانی بۆ نەکە سەیری ئەکەی ڕاستە ئەمە ڕەنگی شین و بەشی سەرەوەی ڕەنگی بۆ بڵین سەوزە بەڵام چێژێکی زۆر تایبەت ئەیان بە چاویز ئاژن هەکەن تۆنی ئەو ڕەنگانە لەگەڵ یەکە ئەگونجێن دەسازێن ینی گروپی ڕەنگەکان پێکەوە دەسازێن تەنسیکیان هەیە لەگەڵ یەکتریدا کاتەمە گرنگە بەڵێ من حەزم کرد لەسەر ئەم ستایلە تازەیە شتێک بە جەنابە ڕابدێنم ئەگەر ڕوخسەت ئەویژەوەیەکە کاتێکە لە هەساری زەوی دوور دەکەویتەوە لە بەرزایی ئاسمانەکانەوە دەڕوانیتە خوارێ تەماشای هەساری زەوی دەکەیت دیزاینی جوان و
نەخشەی جوان و نیگاری جوان لەسەر گۆی زەوی بەدی دەکرێت من حەزم کردو بچمە دەرەوەی فەزای خارجی واتە دەرەوەی سنوورەکان ببەزێنیت بڕۆی چونکە هوەر سنووری نییە بیکردنەوەی مرۆڤەکانیش سنووردار نییە بەڵکو بێ سنوورە من ئەو تابلوانی کە کارم لەسەر کردووە وەکە وایە تۆ بە شێوازێکی ئەقمار سەناعی لە دوورەوە وێنەی سەرگۆی زەویت گرت بێ یا هەسارەکانی تر لە دوورەوە چۆن دەردەکەون تەنها دانانی بۆ بڵین ڕنگ نییە لەسەر بەردەکان بەڵکو کۆمەڵێک تەکنیک و تایبەتمەندی خۆی جێمەموکو کەسێکی ئاسایی نەتوانین ئێمە ئەو ڕنگانە دابنین لەسەر بەردێک یاخود وێنەیەک بنەخشێنی بەشێکی زۆر لە دیزاینەکان ویست و ئارزوی خودی ئەو هونەرمەندە خۆیەتی ئەو نیگار کێشە تۆ دەتەوێت دیزاینێکی جوان ئەنجام بی و پێشتر ئەو ڕنگانە اختیار دەکەی ئەو ماتریاڵانە ئامادەکەی کە تۆ لەسەر چی کار دەکەی لەسەر دارە بەردە تەختەیە مەسەلە MDF کانڤاسە ڕەنگی ئەکریلیشی ئەڵمانی زیاتر من بەکاری دێنم و پێشینێکی باشم هەیە لەگەڵیە من چێش وەرەگرم لە دروستکردنی تابلۆکان بە شێوازێکی گشتی مەبەسم لەوەی ئەم ستایلە تازە ئەوەمان پێ دەڵێت کە لەگەڵ ڕەنگەکانە ئێمە ئاشبینەوە لە ئەم جۆرە تابلۆیانە کۆمەڵە ڕەنگی تازە بەرچاو دەکەون کە هەرگیز پێشتر ئێمە ڕەنگە بەو ڕەنگانە ئاشتا نەبووێتین چونکە سەدان هەزار ملیۆنەها ڕەنگی جیاواز هەیە ڕەنگەکان بێ سنوورن ئێمەی مرۆڤ نەمانتوانیوە بە چاوێکی باش تەماشای ڕەنگەکان بکەین و چێژیان لێ وەربگرین وەکو پێویست لەم هونەرەدا زۆربەی ڕەنگە نەبینراوەکانی پێشوو بەدی دەکرێن لە تابلۆکاندا کە پێکەوە ئاشنا دەبن بە گرروپێک و هەمویان لەگەڵ یەکدا دەسازێن و دەگونجێن تەنسیکیان بە یەکەوە دەبێت کۆمەڵی دیزاین و فیگەری زۆر جوان دروست دەکات و کارێکی بەرجەستە دروست دەکات دەبێت بە شاکارێکی هونەری نوێ ئەمڕۆ لە دنیای دەرەوەی ئەوروپا ئەم کارێکی زۆر گرنگە کارێکی زۆر جوانە کارێکی سەردەمیانی تازەیە کە پێویستە کاری باشی لەسەر بکرێت و بۆ هەموو شوێنەکان بەکار دێت لە هەموو لۆکەیشتێکا تۆ دەتوانین سوود و تابلۆیانە وەربگریت زۆر باشە خواست بۆ ئەم شێوازە هونەریە نوێیە یاخود بڵێن بۆ ئەم ستایلە نوێیە چۆنە یاخود بڵێم هەر فرۆشتنی تابلۆ ئێستا تا چەند خواستی هێتۆکو هونەرمەندێک چۆن ئەیبینیت ئەم جۆرە ستایلە تازە نوێیانە لە ناو هەرێمی کوردستان ئەگەر باس بکەین ئێمە وەکو پێویست خەڵکی هەرێمی کوردستان پێی ئاشنا نەبووە شارەزایی لەو بوارە تازەیان نییە لەو ستایلە تازەیە بۆ یەک و پێویست تەڵەب و داواکاری لەسەر کەم دەبێت پێی ئاشنا نەبووە بەڵام من دڵنیام لەوەی لە داهاتوودا تابلۆکان بەهای زۆریان دەبێت ڕەواجیان دەبێت خۆشەویست دەبن لەگەڵ خەڵکە دەسازێن ئاشنایەتی خەڵک بە تابلۆکان دروست دەبێت لە داهاتوودا بەڵام لە ئێستادا بە شێوازی کلاسیکی تابلۆکان ئێمە ئاشناین بۆی ئەم جۆرە تایپە تازەیە ئەم ستایلە تازەیە ئاشتا نییە بە خەڵکی هەرێمی کوردستان تاکو و لەگەڵ ڕادێن ڕەنگە زەمانێکی پێویست بێت بەشێک لە هونەرمەندان ئەوەی کە لە بیر و هزری خۆیانایە ئەیکەن بە تابلۆیەکی شێوەکاری و نمایشی ئەەکەن هەندێک لە هونەرمەندا کە ئەمی تریش ئەو کارە ئەەکەن واتە بیر و هزری خۆیان ئەخەنە سەر تابلۆیەک بەڵام دواتر هەندێک کاتیشێ ئەوەی کەلێشیان داواکرێت واتە لەسەر داخوازی خەڵک ئەتوان کاری شێوەکاری بکەن کاکەمان لە کامیانە زیاتر کار ئەکات ئایا بە داخوازی خەڵک و بۆ نمونە بۆ ئەوی کە لە ماڵەکەیە کارێکی شێوەکاری نمایش بکرێ و یاخود لە شوێنێکی تایبەتە کاری کاکەمال نمایش بکرێ ئەم داخوازیەکە یاخود نەتەنها و ئەو تابلوانە کێشێکە بیر و هزری خۆین و ئەو تابلۆ نەتوانێت دووباری کات بەڵێ ئەو تابلوانی کە من کاریان لەسەر دەکەم لەسەر داخوازی خودی خۆمە ویست و ئارزوی خۆم حەزی خۆم لەسەر داخوازی هیچ کەسێن من تابلۆم دروست نەکردووە ڕەنگە دروستیشی نەکەم چونکە داخوازی ئەو ڕەنگە لەگەڵ ئەفکار و ڕەفتاری من یا لەگەڵ عەقڵەتی من نەسازێ نەگونجێ ڕۆحی من بەرنامەی من ئەفکاری من جیاوازە من بەچی ئاسوودە و بەختەوەر و دڵخۆش بووم تابلۆکان بۆ شێوازت دەنەخشێنم کە لەگەڵ ڕۆحی مندا بگونجێت خواز لەسەری چۆنە کاکەمان خواستی ئێستا لەسەر ئەوە بڵێن تابلۆی شێوەکاران بە شێوەیەکی گشتی هەیە چونکە زۆر کات گرفتی ئەو بابەتە هەیە تاوەکو ئێستا ساڵانێکی زۆریش ئەو گرفتە هەر بە بەردەوامی هەیە کە بەشێک لە هونەرمەندان گرفتیوان هەیە کە کارەکانیان نمایش ئەەکەن دواتر ئیتر نەئەفرۆشرێت نە شوێنێک هەیە ئەوەی کە بتوانن لی هەڵگرن پارێزگاری لێ بکرێت لە نێو ماڵەکانی هەرێمی کوردستان سپەیسێکی زۆر هەیە دیوارەکان زۆربیان بەتاڵن بۆشن نازانم بەچی پڕی بکەنەوە
باشە بۆیە ئەگەر بەو تابلۆ جوانە دەستکردە ئۆرجیناڵانە پڕ بکرێتەوە زۆر شتێکی زۆر جوان دەبێت تابلۆی لۆکاڵی تابلۆی هونەرمەندەکانی هەرێمی کوردستان کە کاری زۆر جوان ئەنجامەدەن ئەگەر ئەوانە ڕەواجیان پێ بدرێت بازاڕێکی باشیان بۆ دروست بکرێت هاوکاریەکی مادیشە بۆ خودی هونەرمەندەکە بوو کە بتوانێت زیاتر بەردەوام بێ و تابلۆکانیش بڵاو دەبنەوە لە ناو هەرێمی کوردستان و دەتوانرێت لە ئایندە بکرێت بە بەرنامەیەکی بزنسی گەورە وەکو تورکیا کە چۆن و کارە دەکات تەزدیریکی بۆ دەرەوەی وڵات بینەری بۆ دەیان وڵات هەموو فرۆشتن هەمەکوکردنەوەی پێشەنگا لەسەر ئاستێکی بەرزی نێو دەوڵەتی لە تورکیا لە ئیستانبوڵەوەی کە من لەوێ کارم کردو شارەزان مؤسسەی گەورە هەیە دامەزراوی گەورە هەیە سەدان هونەرمەندی گەورە کاری تیاکەن داهاتی ساڵانیان نەچێتە $1 ملیۆن لەمانجەکە سەدان تابلۆی زۆر تایبەت ئەنەخشێنن بەهای هەندێک لە تابلۆکانیان لە $1000 دەست پێ دەکات بۆ $50,000 نرخەکانیان زۆر بەرزە لە ئاستێکی باشدا دەفرۆشترێن و ڕەواجێکی زۆری لەسرە واتە خواستێکی زۆری لەسرە و بەهایەکی باشی هەیە و ڕەواجێکی باشی هەیە بۆ وڵاتە عەرەبیەکان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە بۆ لای ئێمە نابێ بە کەلتور کاکەمال بۆ لای ئێمە ئەمە نابێ بە کەلتور ئەم بابەتە لە ڕەنگە خەتای هونەرمەندەکان بە گشتی خۆیان بێت لە خۆمەوە دەست پێکە مەگەر ئێمە هەمومان پێکەوە کاری جدی بکەین گەلەری گەورەمان هەبێ پرۆژەی گەورەمان هەبێت هەمومان پێکەوە کار بکەین وەکو گروپ یەکگرتوو بین پێکەوە دەتوانین معجیزە بۆ خڵقێنین بەڵام کاتێ ئێمە جیابەجیا تاک بە تاک هەرکە سۆ لە ماڵی خۆی لە گۆشەیە گەلەریکی بچوکی هەیە مەرسەمێکی بچوکی کار دەکات تۆ ناتوانانی بە تاقی تەنها بەچی بە گەشت خۆل لێ قافە بەڵام کە تۆ بووی بە هێزێکی گەورە بووی بە گروپێکی بەهێزی گەورە ئەگەر بووی بە 100 کەس 200 300 500 کەس تۆ قسەکانت ڕەواجی هەیە بەهای هەیە و تۆ دەتوانی قدرەتی خۆت ئیسپات بکەی و دەتوانی کاری گەورە ئەنجام بدەی و دەتوانی گۆڕانکاری گەورە بخۆڵکێنی دەتوانی ڕائسمال و سەرمایی گەورە دروستکەی بەهۆی 500 کەس سەرمایی هەمیان کۆبکەرەوە پێکەوە دەتوانن مؤسسەسێکی گەورە دروستکەن گالەری گەورە دروستکەن پێشەنگای گەورە بکەنەوە تابلوی زۆر جوان دروستکەن بازاڕی باشی بۆ دروستکەن ڕێکلامی بۆ بکەن دەتوانن هونەرمەندەکان کەناڵێکی ئاسمانی سەر بەخۆیان هەبێت هەر بە ناوی کاری هونەری کاری نیگارکێشان نازانم بۆ کارانە هەموو کارێک دەکرێت بەڵام بە شێوازی گروپین ئێستا لە دنیادا بە شێوازی تیمۆر کار دەکرێت هەروەکو شێوازی نێتۆرک ئەگەرم لەوە کردەوە ئەگەر تەلەڤیزیۆنێکی تایبەت بە خۆتان هەبێ چۆن لەلای ئێمە کارە هونەریەکانتان نمایش بکەین ئەو کاتە ئێمە بێ بەشەین بەڵام بەو هیوایم کە بەشێک لەو پرۆژانی ئاماژەت پێکراین بتوانێت لایدێکی نزیکاشکە بەشێک لەو گرفتانەی بەڕاستی ساڵانێکی زۆرەکە هونەرمەندان هەیەە ئەویش ساخنەبوونەوەی کارە هونەریەکانیانە کەمە بتوانێت بە بازارکردنێکی باشی بۆ دروست بکرێت و بۆ هۆڵانی کە بەڕێزیشت ئاماژەت پێکرد ئەمە پرسیاری ئەو بکەم بردنەدەرەوەی کارەکانی تۆ و تێکەڵاوبوون لەگەڵ بەشێک لە هونەرمەندانی دەرەوەی کوردستانە و ئەو کۆنتاکتەی کە دروست بووە ئەمە تا چەند کاریگەری لەسەر کارە هونەریەکانی کاکەمال هەبووە تاوەکو ئێستا من ساڵە من شتێکت بۆ باسکەم خاتۆنی بەڕێز من بەسان بۆنە لە ساڵی نەوەتەکان لە ساڵی 93 تاکو 96 4 ساڵ لە تاران بووم لە ئێران بووم لە وڵاتێکی دراوسەی خۆمان کە لە تەنیشتی خۆمانە باشە من لەوێ ڕەواجێکی باشم هەبوو ڕێزێکی تایبەتیم هەبوو هەرکو ئاغای نەقاش بانجانە کردی کە تۆ هونەرمەندێکی گەورەی عێراقی یا کوردستانی دەوێت کار دەکەی بەهات هەیە قەدرت هەیە ڕێزت هەیە خۆشەویستی من لەوێ ڕاسمالی باشم هەبوو دەستکەوتی مادی زۆر باشم هەبوو هەموو کاتێک من دەمتوانی تابلەکانم بە پارێکی زۆر باش بفرۆشم کەسانێک هەبوو سەرایاندانا بوو بۆ دوای 3 مانجی داهاتوو من کارێکی بۆ ئەنجام بدەم لەوێ ڕەواجی هەیە لای خۆمان بەداخەوە بۆ ئێمە ئەگەر بتوانین کارێکی تازە بکەین تابلۆکانمان ئەستایلێکی جوان دروستکەین بینێری بۆ دەرەوەی وڵات ئەتوانین ئەو کارە بکەین بەڵام بە تەنها ئەو کارانە سەخت و ناڕەحەتە ئەگەر بە شێوازی گروپین بێت ئەو کارانە دروستکردنی ئاسانە دەتوانین شاکاری گەورە ئەنجام بدەین ئەم کارە نوێیانە لە پێشانگەیەکە نمایش ئەکرێن بۆ ئەوەی کە بینەرش پێیان ئاشنا بێت یاخۆت لە کەمترین دەرفەتی نزیکدا ڕەنگە لە چەند ڕۆژی ئایندا ینی ماوەیەکی زۆرکان من بە تەمام بەنیازی ئەوام پێشەنگای بکەمەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەرگیز پێشەنگای وان نەکرابێت من لانی کەم لە ئێستادا 500 تابلۆی ئۆرجیناڵی دەستکردی خۆمم هەیە و دەتوانم کۆکراوی چەند ساڵی ئیشکردن و کارکردنی چۆن
ئەم ستایلێکی تۆزێک خێرایە لەوانەیە بڵم ئەو تابلۆیانە هەندێکیان کۆنن هی پێشترن چەند ساڵێ بەر لە ئێسا بەشێکی زۆریان تازن چونکە تەکنیشی تازە تۆ دەتەوێت کارێکی واقعی کە بە سرعەت لە وەختێکی کەمدا کارەکان ئەنجام بدەیت بەڵێ من دەبێت زۆرترین تابلۆ نمایشکەم لە پێشەنگایەکی زۆر باش لەگەڵ کۆمەڵێ بەردی کریستاڵی زۆر جوان لە هەموو ئەندازە جیاوازەکانی لە شاری سلێمانی لە ئایندەیەکی نزیکدا لە چەند ڕۆژی داهاتوودا من بەنیازی و کارم سەرقاڵی خۆ ئامادەکردنم بۆ پێشەنگایەکی زۆر ناوازە و تایبەت ئەگەر هەرچێکە ترێمابێت کاکەمال فەرموو من سپاسی ئێوەکەم بۆم دەرفەتە زێڕینا هیوادارم هونەرمەندە شێوە کارەکان ئەوانی کە کاری جوان دەکەن ئەوانی کە داهێنان دەکەن شاکاری جوانیان هەیە ئەفکاری و بەرنامی تازیان هەیە بەسەر بکرێنەوە قەدریان بزانرێت ڕێزیان لێ بژیرێت و کارەکانیان نمایش بکرێت بە خەڵکی ئاشنا بکرێن مەکارێکی زۆر جوانەوەکو ڕاگەاندن کار وەکو دەستگای میدیای کورسات ئەوە کارانە ئەنجامدن بە شێوازەکی بەردەوام جێگەی دەستخۆشیە سپاس بۆ بەڕێستان من هیچم نیە لەوە بێگومان کورسات ماڵی هەمووانە و کورسات مەگەزینش دەرگای کراوەیە بۆ تاوای هونەرمەندان دووبارە سپاس بۆ بەڕێز کەمال داسان شێوەکار کە لەم بەشی پرۆگرامەکە زۆر خۆشحاڵم سپاس بەڕێزی سپاس